سڵاو ڕێز بوویەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەت ئێوە عەزیزین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. مانگرتنی تەڵافرۆشانی سنە و چەند شاری دیکەی ئێران. ڕێگری ناوەندی ئەمنیەتیەکانی بانا لە بەڕێوەچوونی مەراسمی پرسەی موعین تەوفیقپوور. سووتانی دەیان هێکتار لە مەزرای گەنمی جوتیارانی سەرپۆلی زەهاو. خۆپێشاندانی ئێرانیانی ئازادیخواز دژ بە کۆماری ئیسلامی لە فڕانکفۆرت و ئامانگرتنی خوێندکارانی لە ئەنگری فەلەستین لە وڵاتانی بەریتانیا و سوئێد. درێژێ هەواڵەکان. مانگرتنی تەڵافرۆشانی سنە و چەند شاری دیکەی ئێران. ڕۆژی چوارشەممە 26 گوڵان زێرفرۆشانی شاری سنە هاوکات لەگەڵ هاوسنفیەکانیان لە شارەکانی مەشەد، تاران، عێراق، تەورێز، یاس، کرماشان و چەند شاری دیکە دژ بە زیادکردنی باج مانیان گرت. بەپێی راپۆرتەکان بەڵێنەکانی دەوڵەت بۆ هەڵوەشاندنەوەی شەژمانگەی تۆمارکردنی دارایی زێرفرۆشان لە سامانەی تیجارە کاریگەر نەبووە و ئەندامانی ئەو سنفە لە شارە جۆراوجۆرەکانی ئێران داوای کەمکردنەوەی باج دەکەن. هاوکات سنفی فرۆشیارانی کەلوپەلی ئاڕایشی و بێداشتی لە تاران و عێراق پەیوەست بەو مانگرتنە بوون و دەڵێن تا داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت درێژە بە مانگرتن ئەدەن. ڕێگری ناوەندە ئەمنیەتیەکانی بانا لە بەڕێوەچوونی مەراسمی پرسەی موعین تەوفیقپوور. ڕۆژی چوارشەممە 26 گوڵان هاوکات لەگەڵ مانگرتنی بازاڕیانی شاری بانا دژ بە کوشتنی کۆڵبەران لەلایەن حکوومەتەوە بڕیار بوو مەراسمی ناشتنی تەرمی موعین تەوفیقپوور بەڕێوە بچێت، بەڵام ناوەندە ئەمنیەتیەکان ڕێگەیان لە بەشداری خەڵک لەو مەراسمەدا گرت. موعین تەوفیقپوور کاسبکاری خەڵکی چۆمانی سەر بە شاری بانا ڕۆژەی سێشەممە 25 گوڵان بە تەقەی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە سنووری بانا کوژرا. پاش ئەو ڕووداوە خەڵکی بانا لە ناڕەزایەتی بە کوشتنی کۆڵبەران مانیان گرت و دوکانەکانیان نەکردەوە. جێبەجێکرانی سزای سێدارەی خسرۆ بەشارەت لە زیندانی قەزل حەسار. سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە 26 گوڵان 1403 هەتاوی سزای لە سێدارەدانی خسرۆ بەشارەت بەندکراوی بیرمەندی خەڵکی مەهاباد لە زیندانی قەزل حەساری کەراج جێبەجێکرا. فەرهاد سەلیمی، ئەنوەر خزری، قاسم ئابەستا، خسرۆ بەشارەت، کامران شێخە و ئەیوب کەریمی ڕۆژی 16 سەرماوەزی 2009 زاینی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی ورمێ ڕاگوێزران. ئەو بەندکراوانە بە تۆمەتەکانی کوشتنی عەبدوڕەحیم تینا، هەوڵی تێکدانی ئاسایشی نەتەوەیی، چالاکی تەبلیغی دژ بە حکوومەت، ئەندامبوون لە گروپە سەلەفیەکان و ئەفساد فیل ئەرز سزای سێدارەیان بەسەردا سەپێنرا بوو. سووتانی دەیان هێکتار لە مەزرای گەنمی جوتیارانی سەرپۆلی زەهاو. ڕۆژی چوارشەممە 26 گوڵان مەزرای گەنمی جوتیارانی سەرپۆلی زەهاو ئاگر دراوزیانێکی زۆر بە کەشا وەرزانگەیشت. بە پێی زانیاریەکان هێشتا هۆکاری ئاگرگرتنی مەزرای گەنمی جوتیارانی ئەو شارە ڕوون نییە، بەڵام زیاتر لە 20 هێکتار لە گەنمی کەشاوەرزان لە نێوچووە و هەوڵی خەڵکی ناوچەکە و هێزەکانی ئاگرکوژێنەوە تا دوایین ساعەتەکانی ئێوارەی ڕۆژی چوارشەممە و دامرکاندنەوەی ئاگرەکە ئاکامێکی نەبووە. کوژران و برینداربوونی 6 هاوڵاتی لە جادەی بۆکان سەقز. ڕۆژی چوارشەممە 26 گوڵان بەهۆی پێکدادانی نێوان دوو سەواری لە جادەی نێوان سەقز بۆ بۆکان 3 هاوڵاتی گیانیان لەدەستدا و 3 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی زانیاریەکان ڕووداوەکە لە نێوان دوو ئۆتۆمبیلی سەواری پیکەی و پاتڕۆڵ ڕوویداوە و دوو سەرنشین دەست بەجێ گیانیان لەدەستداوە و 4 کەس بریندار بوون. پاش گواستنەوەی بریندارەکان بۆ نەخۆشخانە، بریندارێک بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستداوە و دۆخی تەندروستی 3 بریندارەکەی دیکەش ناجێگیرە. هاتنی لافاو لە مەشەد و گیان لەدەستدانی 2 کەس. ڕۆژی چوارشەممە 26 گوڵان بەهۆی بارینی لێژمەی باران لە پارێزگای خوراسانی ڕەزەوی لافاو لە شاری مەشەد هەڵسا و بەهۆیەوە 2 کەس گیانیان لەدەستدا. بە پێی ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوکراوەتەوە، سێڵاو ئۆتۆمۆبیلێکی نێوشەقامەکانی ئەو شارەی لەگەڵ خۆی بردووە و دوو هاوڵاتی تەمەن 50 ساڵ ژێراوکەوتون و گیانیان لەدەستاوە. هەروەها دۆخی گوندنشینانی مەشەد زۆر خراپە و زیانێکی زۆر بە کەشاوەرزانی ئەو پارێزگایە گەیشتووە. گیان لەدەستدان و برینداربوونی دوو کرێکار
لە شاری ڕافسەنجان. ڕۆژی چوارشەمە 26 گوڵان دوو کرێکاری شاغڵ لە پرۆژەی ڕێگەوبان و دامەزرانی کۆلێر بەهۆی ڕووداوی هاتوچۆ و بەرگرتووی کوژران و بریندار بوون. بەپێی زانیاریەکان کرێکارێکی شاغڵ لە دامەزراندنی کولێر لە یەکێک لە شەقامەکانی شاری ڕافسەنجان بەهۆی بەرگرتووی گیانی لەدەستاوە. لە ڕووداوی دووهەمدا کرێکارێکی شاغڵ لە پرۆژەی ڕێگەوبانی ڕافسەنجان بەهۆی ڕووداوی هاتوچۆ بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. بانکێشتی چالاکێکی کرێکاری بۆ دادسەرای شیراز. محەممەد داوەری چالاکی کرێکاری خەڵکی شیراز ڕۆژی چوارشەمە 26 گوڵان بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی لەلایەن لقی ئیجرای ئەحکامی ئەو شارە بانکێشت و بۆ زیندانی عەبدڵاباد گوازرایەوە. محەممەد دادوەری پێشتر لەلایەن دادگای ئینقلابی شیرازەوە بە سەرۆکایەتی قازی ساداتی بە تۆمەتەکانی بێڕێزی بەڕێبەری و تەبلیغ دژی نزام بە 4 ساڵ و 6 مانگ زیندانی تەعزیری قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات و چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەروەها 2 ساڵ دوورخرانەوە بۆ شارستانی بەرزسیری کرمان مەحکوم کرابوو. سەپاندنی تۆمەتی بەغی بەسەر چالاکی خوێندکاری وەحید بەنی عەمریان. ڕۆژی چوارشەمە 26 گوڵان وەحید بەنی عەمریان بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین پاش 4 مانگ بیلا تەکلیفی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی بەغی تۆمەتبار کرا. وەحید بەنی عەمریان بە هاوکاری و ئەندامەتی لە گروپە دژبەرەکانی ڕژیم تۆمەتبار و بە بەغی مەحکوم کراوە. ئەگەر ئەو حکومە پشتڕاست بکرێتەوە ناوبراو بە ئێعدام مەحکوم دەکرێت. وەحید بەنی عەمریان ڕۆژی 1 بەفرانباری 1402 بە توندوتیژیەوە لەلایەن مەئمورانی وەزارەتی ئیتڵاعاتەوە دەست بەسەر و بۆ بەندی 209 زیندانی ئێڤین ڕاگوێزرا. ناوبراو دەرچووی کارناسی ئەرشەدی بەڕێوەبەرایەتی لە زانکۆی خاجە نەسیری تارانە و لەلایەن ناوەندە بنێتیەکانەوە پەروەندەسازی بۆ کراوە. خۆپێشاندانی ئێرانیانی ئازادیخواز دژ بە کۆماری ئیسلامی لە فرانکفۆرت. ڕۆژی چوارشەمە 26 گوڵان ئێرانیانی ئازادیخوازی دانیشتووی وڵاتی ئاڵمان لە درێژەی کارزاری نابۆ ئێعدام لە شاری فرانکفۆرت کۆبوونەوە و دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. بەپێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادیخوازی ئاڵمان هەر هەفتە هاوکات لەگەڵ مانگرتنی سێشەمانەی بەندکراوەی سیاسی لە چەند زیندانی ئێران لە شاری فرانکفۆرت کۆ دەبنەوە. بەشداربوونی ئەو چالاکیە بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم و وتنەوەی دروشم دژ بە کۆماری ئیسلامی داوای ڕاگرتنی سزای ئەعدام و سزادانی بەرپرسانی قەزای و ئەمنیەتی ڕژیم دەکەن. و دوایین هەواڵمان سەبارەتە بە مانگرتنی خوێندکارانی لایەنگری فەلەستین لە بەریتانیا و سوێد. ڕۆژی چوارشەمە 26 گوڵان خوێندکارانی زانکۆ لە بەریتانیا و سوێد بە مەبەستی پشتیوانی لە خەڵکی فەلەستین لە نێو محەوەتەی زانکۆ خێوەتیان هەڵدا و مانیان گرت. بەپێی راپۆرتەکان خوێندکاران لە زانکۆی ئاکستری بەریتانیا بە هەڵواسینی بەنێر و لێدانی خێوەت لە نێو محەوەتەی زانکۆمانیان گرتووە و داوای ڕاگرتنی دەستبەجێی شەڕ دەکەن. لەلایەکی دیکەوە خوێندکاران لە زانکۆکانی ستۆکهۆڵم، گۆتێنبێرگ، ئۆپسالا و لۆند لە وڵاتی سوێد لە چەند کۆبوونەوەی جیادا خوازیاری ئاگربەستی هەمیشەی لە غەزە و کۆتاییهێنان بە ژێنۆسایدی خەڵکی فەلەستین بوون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکان.